دەکەین دەمانەوێت هەر لێرەدا هەر لەم شوێنە جوانەدا هەر لەم مناسبە پیرۆزەدا لەگەڵ ڕۆحە جوانەکەی مەلا مەحموودی بێخودی شاعیر لە وەصفی زاتێک کە قورئانی بەخەڵات بووە تۆ بڵین هەتا تەجەلەی خوددا لە عالەمە بکا ظهور بە ئاگری گوڵی چەمەن چیا بێنێتە کێوی توور فریشتە و ئادەمی بڵێن هەتا ئەبەد لە خوار و ژوور سەڵاتی حەق لەسەر شەهەیە کە شەق ئەکا قەمەر لە دوور سەلامی حەق لەسەر مەهەیە کە ئەسپی خۆر لە غارەکە جارێ دیکە بە خێراتنیە ملیاکتان دەکەین بەڕێزان دەستپێکی فستیڤاڵیش بە نمایشکردنی فیلمێکی دۆکومێنتاری سەبارەت بە 8 ساڵەی فستیڤاڵی خاڵ پێشکەش بە بەڕێستان دەکرێت. بسم الله الرحمن الرحيم. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. صدق الله العظيم. السادة الحضور، السلام عليكم ورحمة الله وبركاته. فإن إبداع مهرجان خال للقرآن الكريم في هذه المدينة العتيدة يأتي في سياق عناية الأكراد التاريخي بالقرآن الكريم وتعظيم شأن الحافظين والقارئين بإكرامهم والتنويه بهم ورفع أقدارهم وتمني الوصول إلى مقاماتهم. وهذا العمل الذي يدخل في واجب النصح لكتاب الله عز وجل الذي دعا إليه النبي صلى الله عليه وسلم في معرض بيته روح هذا الدين في قوله صلى الله عليه وسلم: الدين النصيحة. قلنا: لمن يا رسول الله؟ قال: لله وكتابه ولرسوله ولأئمة المسلمين وعامتهم. فنصحوا لله عز وجل بإخلاص الاعتقاد. هنيئا لكم، هنيئا لهذه المدينة العزيزة بهذا التعلق العظيم بهذا الكتاب على مستويات مختلفة، ليعبروا بهذا التصرف على أنهم أهل الله عز وجل وخاصته، وأنهم لن يبغوا حولا عن هذا الكتاب العزيز الذي فيه عزهم وكرامتهم وسعادتهم. نسأل الله تعالى أن يوفقنا ويهدينا ويكتبنا في خدام كتابه، آمين. خير ما نبتدئ به حفلنا الكريم هذا فيلم وثائقي عن مهرجان خال للقرآن الكريم. لە دوای ڕۆخانی ڕژێمی بەعز لە ساڵی 2003 و کرانەوەی هەرێمی کوردستان و عێراق بەڕووی دنیای دەرەوەدا، پێشکەوتنێکی خێرا هەستی پێکرا لەسەر جەمبوارەکانی ئاینی و کلتوری و زانستی و چەندین بواری تردا. هونەری قورئان خوێندنیش پشتێکی تایبەتی خۆی هەبوو لەم بوارەدا. هەر بۆیە لە ڕەمەزانی 2006دا و بە سەرپەرشتی گروپی سایە لە سەنتەری گەشەپێدانی چالاکی لاوان یەکەمین فیستیڤاڵی قورئان بۆ دەنگخۆشانی کوردستان بەڕێوەچوو کە تیایدا 6 قورئان خوێن ئاهەنگەکەیان ڕازاندەوە. وما يذكر إلا أولو الألباب. لە دوای ئەو پێشوازیە گەرمەی کە لێی کرا بڕیاردرا چالاکیەکانی ئەم فیستیڤاڵە لە ساڵی دووەمدا واتە ساڵی 2007 فراوانتر بکرێت و هەر لەو ڕوانگەیەشەوە بڕیاردرا ناوەکەی بگۆڕدرێت بۆ دووەمین فیستیڤاڵی ساڵانەی قورئان
وار لەو ساڵشدا پاش ڕەزامەندی دەربڕینیان پرۆژەکە خاوەنداری کرا لەلایەن خودی سەنتەری گەشەپێدانی چالاکی لاوانەوە کە ئەو کات مامۆستا پشتیوان بەڕێوەبەری ئۆفیسی سلێمانی سەنتەر بوو. عزیز دۆستانی قورئانی پیرۆز سڵاوی خواتان لێبێت. لە ساڵی سێمدا کە ساڵی 2009 بوو بڕیاردرا پرۆژەکە فراوانتر بکرێت و بواری پێشبڕکێش بگرێتەوە بۆ هەردوو بواری دەنگخۆشی و لەبەرکردنی قورئانی پیرۆز و بۆ یەکەم جار بە سەرپەرشتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڤیستیڤاڵەکە ئەنجامدرا کە یەکەم جار بوو دامەزراوەیەکی حکومی هاوکاری پرۆژەیەکی قورئانی بکات لەو شێوەیە کە تیایدا خەڵات بەخشرایە سەرجەم سەرکەوتوانی هەردوو بواری دەنگخۆشی و لەبەرکردن. اللهم صل على سيدنا محمد. لە ساڵی چوارەمدا کە لە کۆتایی ساڵی 2010دا ئەنجامدرا بە هەمان شێوەی ساڵی سێم و لەژێر چاودێری ئەنجومەنی پارێزگای سلێمانیدا کارەکانی ڤیستیڤاڵ بەڕێوەچوو کە لەم ساڵدا دەنگدانەوەیەکی زیاتری بەخۆ بینی و ژمارەیەکی زیاتر لە پێشبڕکێکارانی لەخۆگرت سەرەڕای ئاهەنگی قورئان خوێندن کە زیاتر پشتی کاتەکانی کۆتایی ڤیستیڤاڵی بەردەکەوت. لە پاشەوەی دکتۆر کۆچەر وەک یەکەم کورد بووە خاوەنی پلەی یەکەم لەسەر ئاستی عێراق و لە هەمان کاتدا وەک نوێنەری وڵاتی عێراق لە پێشبڕکێ جیهانیەکاندا ناسێنرا ئیتر ئەم ڤیستیڤاڵە کەوتە قۆناغێکی نوێ و لە ڕووی چۆنیەتی و ئاستی زانستیەوە هەنگاوێکی گەورەی بڕی. پاشەوەی بەڕێز گۆران عەباس بووە بەڕێوەبەری ئۆفیس بەڕێزیان و بە ڕەزامەندی دەستەی نوێی سەرپەرشتیارانی ڤیستیڤاڵ و بڕیاردرا بە بەخشینی ناوی خاڵ بە ڤیستیڤاڵ وەک ڕێز و وەفایەک بۆ زانای پایەبەرزی کورد و یەکەم مفەسیری قورئانی پیرۆز مامۆستا شێخ محەممەدی خاڵ ڕەحمەتی خۆی لێبێت. هەر لەم کاتەشدا بەرپرسانی گروپی سایەکە هەریەکە لە بەڕێزان کاک کرمانج ئەنوەر و کاک مەریوان عەلی عارف بڕیاریاندا کە ئەرکی ڕێخستن و سازدانی ئەم ڤیستیڤاڵە ساڵانەیە بسپێرن بە دکتۆر کۆچەر و ئیتر لەو وادەیە بەدواوە دکتۆر کۆچەر بووە ڕێخەری گشتی ڤیستیڤاڵی خاڵ و ئەندازیار وشیار ڕەسۆڵ وەک سەرپەرشتیاری گشتی و سەنتەریش وەک لایانی جێبەجێکار دیاری کران. بەڕێزان بە پێویستی ئەزانم بیرتان بخەمەوە کە قورئان شەفاعەت ئەکا. لە ساڵی 2013دا پێنجەمین ڤیستیڤاڵی خاڵ بە فۆرمێکی نوێوە دەرکەوت کە لە زۆر ڕۆوە جیاواز بوو لە ساڵانی ڕابردوو هەم لە ڕووی پێشبڕکێ قورئانیەکەوە کە سەر تا سەری کوردستانی گرتەوە هەم لە ڕووی دەستپێکردنی قۆناغێکی جیاواز لە ئاهەنگی قورئان خوێندندا کە بۆ یەکەم جار بوو بە بەشداری چەند قورئان خوێنێکی جیهانی ڕێکخرا لە وڵاتانی میسر و بەنگلادیش و ئێران و جەزائیرەوە. لە ساڵی شەشەمیدا کە ساڵی 2015 بوو ڤیستیڤاڵی نێودەوڵەتی خاڵ بە میوانداریکردنی گەورەی قورئان خوێنانی میسر دکتۆر ئەحمەد نعینە و شێخ محەممەد بەسیونی زیاتر لە جیهانی ئیسلامیدا پێگەی خۆی بەهێز کردو لە میدیا جیهانیەکاندا بە گرنگیەوە لێ ڕوانرا و هەروەها لە ڕووی دیزاین و دیکۆری ڤیستیڤاڵەوە گۆڕانکاریەکی ئێجگار گەورەی بەسەردەهات کە بە شێوازێکی زۆر جوان لەلایەن هەردوو دەستڕەنگینان کاک سامان و کاک نەهرۆ قادرەوە دروست کرابوو. ئەمە جگە لەو شایەتیە حاشا هەڵنەگری دیوانی وەقفی سونی لەسەر بێوێنەی ئەم ڤیستیڤاڵە لە مێژووی عێراقدا لەلایەن نوێنەرەکانەوە لە نێو هۆڵی ڤیستیڤاڵدا. بشهادة حق أنني لم أر في العراق مثله. بۆ ساڵی حوتەم واتە ساڵی 2016 دیسان نوێگەری ئەم ساڵیش بە میوانداریکردنی میوانی تایبەتی ڤیستیڤاڵ کە بەڕێز دکتۆر عەکریمە سەبری وتاربێژی مزگەوتی ئەقسای پیرۆز و مفتی وڵاتی فەڵەستین بوو. ئەم کەرنەڤاڵە قورئانیە هەنگاوێکی گەورەتری بڕی. بسم الله الرحمن الرحیم. و بە میوانداریکردنی چەند قورئان خوێنێکی دیاری جیهانی ئیسلامی بووە مای ڕەزامەندی سەرجەم هەوادارانی قورئانی پیرۆز و ئەم کاروانە قورئانیە. وعباد
ئەم ساڵیش کە 8مین ساڵە و سەرەڕای قەیرانی سەختی ئابووری و شەڕی نەگریستی داعش و ئەو گرفتانەی بەرۆکی هەرێمەکەمانی گرتووە، ئەم ڤیستیڤاڵە جوانە نەک هەر نەوەستە بەڵکو بە زیادکردنی چەند بڕگەیەکی نوێ لە ڤیستیڤاڵ خۆی لە لووتکەدا هێشتەوە. لە کۆتاییدا جێگای خۆیەتی سوپاسی بێپایانی سەرجەم ئۆفیسەکانی سەنتەری گەشەپێدانی چالاکی لاوان و دڵسۆزانی قورئان بکەین کە دڵسۆزانە و خۆبەخشانە هاوکارێکی ڕاستەوخۆ بوون بۆ سەرخستن و بەردەوام بوونی ڤیستیڤاڵی خاڵ لە هەرێمی کوردستاندا. الو الو ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست ئەوەی کەوا بینیتان بریتی بوو لە راپۆرتێکی کورد سەبارەت بە 8 ساڵەی فستیڤاڵی خاڵ. یەکێک لە جوانەکانی فستیڤاڵی خاڵ لە 8مین ساڵیدا واتە لە ئێستادا بریتە لە کارە جوانەکان کە ئەویش ئەوێتە بوونە بە هونەری جوانی ڕەسەنی ئیسلامەتی کە ئەم ساڵیش بە جیاواز لە ساڵانی پێشتر لەلایەن دوو هونەرمەندی دەسڕەنجینی شاری سلێمانی هەرێکە لە برای بەڕێز کاک نارۆقادر، برای خۆشەویست کاک عەلی نووری جوانترین دیزاینە کراوە بۆ سەکۆی قورئانی پیرۆز. فەرموو لەگەڵکردنەوەی سەکۆی قورئانی پیرۆز. ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. چاودڵمان ڕوون بە کردنەوەی 8مین فستیڤاڵی خاڵ. بەڕێزان، ئێستا حەز دەکەین جێبیستی وتاری بەڕێز ڕێکخەری گشتی فستیڤاڵی خاڵ بین لەلایەن برای خۆشەویستمان قورئانخوێنی نێودەوڵەتی دکتۆر کۆچەر عومەر بافەرموێت. حضورنا الكرام، الدكتور كوچر عمر علي منظم مهرجان خال يلقي علينا كلمة بهذه المناسبة، فليتفضل. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لپاش بخيراتني همولا يكتان بيشوي قسكانم كم حزكم مجديكي قوري رابقين بەشتیوانی خوای پەروەردگار لە یەکەم هەنگاوە بۆ خزمەتی قورئانی پیرۆز وەکو دەوڵەتێکی کوردی لەلایەن خۆمەوە بڕیارماندا لە ئایندەیەکی نزیکە یەکەمین پێشبڕکێی نیشتیمانی کوردستان بۆ خوێندنی قورئانی پیرۆز ساز بکەین. ئامادەبوانی 8مین فستیڤاڵی نێودەوڵەتی خاڵ بۆ خوێندنی قورئانی پیرۆز. السلام عليكم ورحمة الله وبركاته. لناخي دڵمانەوە بە خێراتنێکی گەرمی هەموو لایەکتانەکەین یەخوا بەخێر بێن. عاشقانی قورئان، سوپاس بەخوای گەورە وەک ئەبینن ئەمڕۆ پەردە لەسەر 8مین فستیڤاڵ دەدرێت کە فستیڤاڵی ئەمساڵ بە کۆمەڵی گۆڕانکاری نوێوە دێتە خزمەتی قورئان دۆستانی خۆشەویست. هیوادارین ئەم کەرنەڤاڵە قورئانیە بێتە مای ڕەزامەندی خوای پەروەردگار و پاشان هەوێنی برایەتی و ئاشتەوایی نێوماڵی کورد.
و ببێتە هۆی ڕەوینەوەی سەرجەم ئەو نەهامەتیانی کە بەرەوکی هەرێمەکەمانی گرتووە. بەبیستی ئەزانم سواسی تایبەتی دامەزراوەی میدیایی نالیا بە گشتی سەرجەم کارا و کارمەندانیان بکەم بۆ سەرجەم هاوکاریەکانیان لە سپۆنسەری میدیایی و مادی هەشتەمین فیستیڤاڵی خاڵ و بە تایبەتی کەناڵی ئاسمانی NRT2 کە سپۆنسەری میدیایی گرتە ئەستۆ بۆ گواستنەوەی ڕۆژانی هەردوو ڕۆژی فیستیڤاڵی خاڵ بە شێوەیەکی ڕاستەخۆ. و هەروەها سوپاسی بێپەیانمان بۆ هەموو ئەو کۆمپانیا و کەسە بەڕێزانی کە وەکو سپۆنسەر وەکو برایەکی ئازیز لە خزمەتی سەرکەوتنی کارەکانی فیستیڤاڵی خاڵدا بوون کە حەزەکەم لێرەوە بە کورتی ناویان بێنم: چاپخانەی هەردی، کۆمپانیای عالانی بۆ حەج و عومرە، کۆمپانیای شەنێ تراڤڵ بۆ حەج و عومرە، کۆمپانیای بەنا، کۆمپانیای کاڵا، وتێل تایتانیک، کۆمپانیای دیکۆراتی ئاراس، کۆمپانیای دیکۆر هۆم، کۆمپانیای ئەسێ، کۆگاکانی ئاوات، لومینا پرۆدەکشن بۆ کاری ڕێکلام و بازرگانی و هەروەها سەرجەم ئەو دام و دەستگا حکومیانەی کە هاوکاربوون بۆ سەرخستنی کارەکانی فیستیڤاڵ وەکو فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و بەڕێوەبەرایەتی گشتی ئەوقافی سلێمانی و بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی و هەروەها قوتابی عەزیزەکانم کە لێبڕاوانە لە خزمەتی قورئانی پیرۆز و کارەکانی فیستیڤاڵدا بوون. و هەروەها سوپاسی بێپایانی بۆ هەردوو برای بەڕێزم کاک گۆران عەباس و کاک توانە خەسرە و کە لە بەڕێوەبەرایەتی لە ئۆفیسی گشتی سەنتەری گەشەپێدانی چالاکی لاوان خەمخۆرانە و دڵسۆزانە لەگەڵمانە بوون بۆ ڕاپەڕاندنی کارەکانی فیستیڤاڵ. و هەروەها سوپاسی تایبەتی برای بەڕێزم کاک نەهرۆ قادر و کاک عەلی نووری ئەکەم بۆ نەخشاندنی ئەم دیکۆرە جوانی کە لە بەردەمی بەڕێزتانەیە. لە کۆتاییدا ئاپاڕێمەوە لە خوای گەورە کە کوردستانمان بپارێزێت و شیفای نەخۆشەکانمان بدات و پێشمەرگە قارەمانەکانمان دامەزرا و سەربەرز بکات و لە گوناهی شەیدەکانمان خۆش بێت بە تایبەتی پێشمەرگەی قارەمان و ئەندامی کارای فیستیڤاڵی خاڵ کاکە ئارام قادر دووبارە بەخێبێن. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. بەڕێزان، ماوەی چەند ساڵەکە بە خۆشحاڵیەوە سەنتەری گەشەپێدانی چالاکی لاوان سازکردنی فیستیڤاڵی خاڵی لە ئەستۆ گرتەوە و ساڵ لە دوای ساڵ بەرەوپێشوونی بەرچاوی بەخۆی بینیوە. بفەرمون لەگەڵ وتاری بەڕێوەبەری گشتی سەنتەری گەشەپێدانی چالاکی لاوان بەڕێز گۆران عەباس بفەرمێت. حضورنا الكرام، السيد غوران عباس مدير المكتب العام لمركز تنمية نشاطات الشباب يلقي كلمة على حضراتكم، فليتفضل. بەناوی خوای جوانکاری بوونەوە سەرەتا و بەر لە هەموو شتێک لەم ڕۆژەدا بە پێویستی دەزانین کە سڵاوێکی شایستە بە گیانی پاکی شەهیدانی سەرفرازی کوردستان و شەهیدانی ڕوبەڕەبوونەوەی تیرۆر بنێرین و کە گیانی خۆیان بەخشی لە پێناو زامنکردنی ئارامی و ئاسایش بۆ هەرێمی کوردستان. بەڕێز جەنابی مامۆستا سەلاحەدین محەممەد بەهائەدین ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان، بەڕێزان نوێنەری پارت و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و ئەنجومەنی نوێنەران و پەرلەمان و حکوومەت و کەسایەتی و مامۆستایانی ئاینی مێزەرسپی و ئامادەبوانی خۆشەویستی هەشتەمین فیستیڤاڵی خاڵ سڵاوی خوای گەورەتان لێبێت، بەخێر بێن سەرچاوانمان. سەنتەری گەشەپێدانی چالاکی لاوان وەک ڕێکخراوێکی کۆمەڵگای مەدەنی کە لە بواری لاوان و مافی مرۆڤ کارەکات ئامانجی بنیادنانی نەوەیەکی کاریگەر و خاوەن پەیامە. لاوان ئاڕاستە ئەکات بەرەو پێشەنگبوون و بەرگری لە مافەکانی مرۆڤ. گرنگیتان بە توێژی لاوان گرنگیدانە بە ئێستا و ئایندەی وڵات و پێگەیاندن و بنیادنانی کۆمەڵگایەکی تەندروستی ئاوێتە بە بەها باڵاکان. سەنتەرەکەمان بە ئومێدی گۆڕانکاری و چاکسازی هاتووەتە مەیدانی کارکردن وەک ڕێکخراوێکی مەدەنی بووەتە ماڵی کۆکردنەوەی گەنجانی کوردستان بەبێ جیاوازی بیر و ئایدیا. یەکێک لە کارە ناوازەکانی سەنتەری گەشەپێدانی چالاکی لاوان فیستیڤاڵی نێودەوڵەتی خاڵە بۆ قورئانی پیرۆز. خاڵیش ئاماژەیە بۆ نازناوی زانای گەورەی گەلەکەمان و شاری سلێمانی شێخ محەممەدی خاڵ. بەڕێزان،
قورئان پەیامێکی خوداییە بۆ ئاشتی و پێکەوە ژیان و یەکتر قبوڵکردن. خەڵاتێکی خوداییە پێشکەشی ئێمەی مرۆڤ کراوە تا هەمیشە لە خزمەتیدا وانەی مرۆڤ بوون و جوانی ژیان و داد و ڕاستی فێر ببین. سەنتەری گەشەپێدانی چالاکی لاوان بەو پڕی خۆشحاڵیەوە لە شاری سلەیمانی پایتەختی ڕۆشنبیری لەو شارەی کە هەمیشە ئامێزی کراوەیە بۆ لە خۆگرتن و سازدانی سەرجەم یاد و بۆنە و ئاینی و نیشتیمانی و نەتەوایەتیەکان هەشتەمین فیستیڤاڵی دڵنشینی خاڵ پێشکەشەکات. دەبێت ئاماژە بەوە بدەین کە ئێستا لە هەرێمی کوردستان قەیرانە دروستکراوەکان تەنگی بە ژیانی هاوڵاتیان هەڵچینیەوە و پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکانی ئاڵۆز و شێواو کردووە. لێرەوە داوا لە هەموو لایەنە سیاسیەکانی کوردستانەکەین خۆیان بە بەرپرس بزانن لە بەردەم خودا و خەڵکدا. ئیدی لەمە زیاتر گەلی ستەمدیدەی ئەم هەرێمە نەکەنە قوربانی ململانەی سیاسیەکان، چونکە هەرێمی کوردستان و گەلەکەی لەمە زیاتر بەرگەی فشار و ئاڵۆزیە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەکان ناگرێت. پەیامی سەنتەر لەم ئاهەنگەدا ئەوەیە ئەگەرچی لە ئێستادا گەل ملکەچی گرژیە سیاسیە بەرژەوەندیە شەخسی و حزبیەکان کراوە، بەڵام گومانی تێدا نییە کە میلەتی کورد دوای دامەزراندنی حکوومەتێکی نیشتیمانی تەکنۆکرات و سازدانی زەمینەی ڕاستەقینەی دیموکراسی سزای مەدەنیانەی هەموو ئەو کەس و لایەن و گروپە بەرژەوەندی خوازانە ئەدات کە بە ئەجێنداکانیان بۆ ماوەیەک پێشخستنی سیستمی سیاسی و بەدامەزراوەکردنی ژیانی سیاسی و ئابووریان دواخست و بوونەتە بربەستی بنیادنانی حکوومەتێکی ڕەشید و دادگەر و خزمەتگوزار بە تاکی کورد. لە کۆتاییدا سازدانی هەشتەمین فیستیڤاڵی خاڵ هاوکاتە لەگەڵ شەشەمین ساڵیادی هەفتەی شوبات و ڕۆژانی دوایی. لێرەشەوە سڵاوێکی شایستە پێشکەش بە گیانی پاکی شەهیدانی هەفتەی شوبات و ڕۆژانی دوایی و شەهیدانی منبەر و میحرابی حەقبێژوو داکۆکیکان لە مافی ستەملێکراوان و بەشخوراوان لە هەرێمی کوردستانەکەین و سوپاسی تەواوی دەستگا و کۆمپانیا و کەسایەتیەکانەکەین کە هاوکارێکی باشی فیستیڤاڵی خاڵ بوون. سەنتەری گەشەپێدانی چالاکی لاوان هەشتەمین فیستیڤاڵی نێودەوڵەتی خاڵ پایتەختی ڕۆشنبیری 24 شوباتی 2017. سوپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سپاسان دەکەین ئەگەر هێمنی هۆڵەکە پارێزن، چونکە باقەت دەنگێ دروست بووە لە سەرەوە بە تایبەتی. سپاسان دەکەین لە بێدەنگیتان. زۆر بەڕێز ئەندازیار و شارڕەسوڵ سەرپەرشتیاری گشتی فستیڤاڵ وتاری هەشتەمینی فستیڤاڵی خاڵ پێشکەش بە ئامادەبووان دەکات. با بفەرمێت. الآن مع كلمة المهندس هوشيار رسول المشرف العام لمهرجان خاڵ، فليتفضل. بسم الله الرحمن الرحيم. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأيام نداولها بين الناس لعلهم يتفكرون. مامۆستایانی بەڕێز، میوانە عەزیزەکان، ساڵی 2017مان پێشوازی کرد. خەمەکان وەک خۆیانن، هیواکان کز و ئاسۆکان لێڵ و دڵی مرۆڤەکان لەبەر ڕەقتر. دەواازەکانی هیوا و ئومێد لە سایەی لاوازی ئیمانە کڵۆم دراون. ساڵان گوزەر ئەکەن و هەموو شتەکان کۆن ئەبن. خەڵکی خەمەکانیان زیا ئەکا. قسەی مرۆڤەکان سوا و دووبارەن. تەنها پەیامی خوایی کە قورئانی پیرۆزە پڕە لە هیوا، ئومێد، بوژانەوە، تازەگەری و نوێبوونەوە. ئاەتەکانی قورئان لە کەشی سروشتی خۆیە نمە نمە ئەبارێتە سەر لێوە وشکەڵاتوەکان و زەمینە شەقار شەقاربووەکان نەرمەکاتەوە. کاتێ دەنگە زوڵاڵەکان و گەروە تەڵاینەکان
ئەوەنە بەشیان ئەدرێت و بەختەوەر ئەبن کە چەند ساتێ لە تەمەنی 3 ملیار ساڵەی ئەم بوونەوەرە چەند ئاەتێکی تیا تۆمارکەن، ئیتر شاخەکان و باڵندەکانیش ئەبنە سەر کۆرس و لەگەڵ داودەکانە تەسبیحاتی خوا ئەکەن لە جوانترین پاچە سیمفۆنیای ناخهەژێنە. سلێمانی و تەلاری هونەر و شێخی خاڵ و میوانانی بیانی و عاشقانی قورئان ژوانیان نوێکردەوە و وتیان ئۆخەی ئەم ساڵیش نەمردین و هەمومان بووینەوە پەروانەی دەوری شەمعی قورئان. ڕۆحەتینوەکانمان لە گوێی کانی سازگاری قورئانە تێراو بوونەوە. برسێتی دەروونمان لەسەر سفرەی پڕ بەرەکەتی قورئانە نەما و گشتمان خەنی بووینەوە. کاتێ مانووشەکەتین لەژێر کەفری قورئانە پشوویەک ئەین، سەرما و سۆڵەی ژیان تەزانووینی و نووری قورئان گەرممان ئەکاتەوە. کاتێ قورئان گلێرمان ئەکاتەوە و بەلسەمی ئاەتەکانی زامەکانمان ساڕێژ ئەکاتەوە، ئیتر لە عەسرە ژوانێکی وایە تەنها ئەوەمان لەبیرە کە بەندەی خواین و ئەویش جارێ بە یا ئەیوهە الناس بانمان ئەکا و جارێکیش تایبەتی تر بە یا ئەیوهە الەذینە ئامەنوا فەرمومان لێ ئەکا. ئیتر زۆر ئاساییە کە برایەتی ئینسانی و ڕەگەزمان لا ئاوێتە بێت و بتوێنەوە هەتا ئەبنە تنۆکی ڕۆح و تیشکێک لە نور و لەگەڵ گالاکسیەکانە سەما بکەین. هەمومان هەناسەشمان کۆنتڕۆڵ ئەکەین، ئەمانەوێت کەش و ژینگەی هۆڵەکە بە هیچ شتێ بارداوی نەبێ بۆ ئەوەی لەگەڵ دەنگە سازگارە خواکردەکانە بڕۆین و بەرز بینەوە لەگەڵ فریشتەکانە تا ئەچینە ژێر عەرشی خوا و لە سوژدەی دڵا ئۆقرە ئەگرین. لەم کۆڕ و فێستیڤاڵە قورئانیە کە تەنها ئاەتەکان ئەخوێنرێنەوە بەبێ تەفسیر و تەویل و لێکگانەوە، بەبێ بە کوردیکردن یا شەرح و ماناکردن، هەر هەمان ئەو قورئانە تازە و فرێشەی دابەزیە سەر دڵە ناسک و نازدار و پڕ لە ئەوینەکەی حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم. ئیتر ئێمە لێرە پێویستمان بە کەس نییە هیچمان بۆ مانا بکە. دەنگە زوڵاڵەکان بە ئەریحنا بیها یا بیلال دەروونەمانوەکان ئەلاوێننەوە. ئەوانەی کە بە دڵ میوانن لێرە بە خێرایی تیشک سەفەر ئەکەن و لە ساتە وەختێکی ناوازەیە زەمان نامێنێ و هەنێکمان لەوانەیە بڵێین چاو بۆچی باشە بەبینینی دێڕەکانی قورئان زاخاو نەرێ. دەم و لێ و دەنگەژیەکان بە خوێندنەوەی ئاەتەکانی قورئان نەلەرێتەوە بۆ بێتە گۆ. دەست و پەنجەیەکی خۆشنووس بۆچی بنووسێ کە تامی نەخشاندنی ئاەتێکی قورئانی نەچەشت بێ. ئەی بەربەخت ئەو گوێیانەی ئاەتەکانی قورئان نەیلەرانە بنەوە. ئەی وێران ئەو وڵات و سەرزەمینەی کە پەیامی سەراسیمەی قورئانی تیا خەڵات نەکرابێ. ئەی ڕۆحتان شاد میرانی بابان کە شارێکتان بنیاتنە قورئانی تیا تیلاوە ئەکرێ. ئەی شێخانی تەریقەت، موریدانی حەقیقەت، شاعرانی هەزناسکی شارەکەم، مەحوی و سالم و بێخود، پیرە مێردوو مەولانەکەم، ئارام بن لە گۆڕەکانتانە. نەوەکانتان میراتی ئێوەیان بە شایستەیی وەرگرتووە و ئەوەی ئێوە لە حوجرە و خانەقا و تەکیەکانتانە ئەتان خوێنەوە وا لە سەردەمێکی تر و بە شێوازێکی نوێ هەمان پەیام زین و ڕاگرن. خاڵ لە فێستیڤاڵەکەیە پێمان ئەڵێ کوان نەخۆش و بیمارەکان وەرن بۆ دەرمانگەی تر لە شیفای قورئان. قل هو للذين آمنوا هدى وشفاء. کوان ئەوانەی خەریکەون ئەبن با نوری چای قورئان ڕێتان بۆ ڕۆشن کاتەوە. ومن لم يجعل الله له نورا فما له من نور. کوان ئەوانەی تووشی دڵڕاوچێ و شپرزدەیی دەرونی بوون با ئاەتی الذين آمنوا وتطمئن قلوبهم بذكر الله ألا بذكر الله تطمئن القلوب هێورتان کاتەوە.
شەیدایانی قورئان وتراوە تاریکترین کاتی شەو ئەو ساتەیە کە ڕۆشنایی فەجر بەدوای خۆیان ئێنێ وتراوە هەموو تاریکیەکان ناتوانن ڕۆشنایی مۆمێک خامۆشکەن بۆیە بەدەنگی بەرزەڵێین هەموو پیلانە شەڕەکانی ژوورە تاریکەکانی دڵڕەق و پیاوکوژ و تێکگەرانی ژین و ژیوار ناویان داعش بێ یا قاعیدە یا تالیبان و ئەوانەش کە لە پشتیانەوەن چەندە بەهێز بن کە خەریک بێ کێوەکانیش لەبن بێنێ ناتوانن قەرائەتی ئێمە تێک بن ئێمە ئەزانین قورئان بۆ ژیاننەوەمان هاتووە يا أيها الذين آمنوا استجيبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم ئیتر ئێوەش هەر جێرە لە ئاوا بکەن ناتوانن بەر لە نووری قورئان بگرن پێش ئێوە نەیانتوانیوە ئێوەش ناتوانن لە ئایندەشا کەس ناتوانێ يريدون ليطفئوا نور الله بأفواههم ويأبى الله إلا أن يتم نوره ولو كره الكافرون لە کۆتاییاڵێن با قورئان بکەینە کتێبی بەرباخەڵمان بیکەینە ویردی ڕۆژانەمان ئەبێتە شەفاعەتکار بۆمان باشترین دەستکەوتی دنیایە هەوڵ بین بەدەستی بێنین جارێکی تر سوپاس بۆ خوا کە کۆمەڵێک کەسی خستە گەڕ هەر کەسە و لە سوچێکەوە وەکو شانەی هەنگ ئیشیان کرد و ئەم مەجلیسە پڕ لە نورەی لێبەرهەم هات سوپاس بۆ کاربەدەستانی حکوومەتی خۆجێیی سلێمانی کە بەدەممانەوە هاتن سوپاس بۆ ئیدارەی تەلاری هونەر کە وەک ساڵانی ڕابردوو کار ئاسانیان بۆ کردین سوپاس بۆ سپۆنسەری سەرەکی کەناڵی NRT کە بە یارمەتی و هیممەتی ئەوان توانیمان تەدارەکی ئەم میواناریە بکەین لە فێستیڤاڵی هەشتەمی خاڵا سوپاس بۆ هونەرمەند نەهرۆقا ڕەشی و عەلی نووری ڕەسوڵ کە بە دیزاینێکی زۆر قەشەنگ ستەیج و باگراوندیان ڕازانەوە سوپاس بۆ جەماوەری قورئان دۆست و ئامادەبوونی هەمووتان وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه ئامادەبوانی بە ڕێز و خۆشەویست لەم ساتە بەدواوە کەشی پڕ لە ئارامی و نووری قورئانی پیرۆز باڵی سکوونەت بەسەر هۆڵەکەدا دەکێشێت دەستپێکی فستیڤاڵەکەش بە خوێندنی چەند ئایەتێ لە قورئانی پیرۆز لەلایەن قورئان خوێنی لاو کاک سەرخێڵ تۆفیق دەست پێ دەکەین با بفەرموێت يا قارئ القرآن يا حافظ الذكر أبشر بخير جنان في ساعة الحشر اقرأ كتاب الله في راحة وأمان وتفكر معناه تنجو كل الدهر حضورنا الكرام خير ما نفتتح به مهرجاننا المبارك هذا آيات من الذكر الحكيم يتلوها على مسامعكم القارئ سرخيل توفيق. السلام عليكم ورحمة الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا قوم إنما هذه الحياة الدنيا متاع
وإن الآخرة هي دار القرار. يا قوم إنما هذه الحياة الدنيا متاع وإن الآخرة هي دار القرار. من عمل سيئة فلا يجزى إلا مثلها ومن عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فأولئك يدخلون الجنة فأولئك يدخلون الجنة يرزقون فيها بغير حساب. فأولئك يدخلون الجنة يرزقون فيها بغير حساب. ويا قوم ما لي أدعوكم إلى النجاة وتدعونني إلى النار. وتدعونني إلى النار. ويا قوم ما لي أدعوكم إلى النجاة وتدعونني إلى النار. تدعونني لأكفر بالله
وأنا أدعوكم إلى العزيز الغفار وأشرك به ما ليس لي به علم وأنا أدعوكم إلى العزيز الغفار لا جرم أن ما تدعونني إليه ليس له دعوة في الدنيا ولا في الآخرة وأن مردنا إلى الله وأن المسرفين هم أصحاب النار وأن مردنا إلى الله وأن المسرفين هم أصحاب النار فستذكرون ما أقول لكم وأفوض أمري إلى الله فستذكرون ما أقول لكم وأفوض أمري إلى الله فستذكرون ما أقول لكم وأفوض أمري إلى الله وأفوض أمري إلى الله فستذكرون ما أقول لكم وأفوض أمري إلى الله
صدق الله العظيم. مامۆستای ڕەحمەتی مەلا محەممەدی ڕەبیعی بە ڕەحمەت بێ لە یەکی لە داشتەکانیدا دەفەرمێت لە سەرەتای هەشتاکاندا لە وڵاتی پاکستان چاومکەوت بە قورئان خوێنی گەورە شێخ عەبدولباسط عەبدولسەمەد پرسیارم لێ کرد بەڕاست ئێوە کوردن؟ گوتی شانازی دەکەم کە ئێمە بە ئەسڵ کوردین. کێمان هەیە؟ کێمان هەیە بە دەنگی زوڵاڵی شێخ عەبدولباسط عەبدولسەمەد ڕۆحی ئاسوودە نەبوو بێت؟ چەندە خۆشحاڵ دەبین کە ئەمڕۆژ بچووکترین کوڕی عەبدولباسط عەبدولسەمەد بەشدارە لە هەشتمین فستیڤاڵی خاڵ و بە گەرمی پێشوازی لە شێخ یاسر عەبدولباسط عەبدولسەمەد دەکەین. هذا القرآن يوحدنا لطريق الخير، يوجهنا. هذا القرآن هو الهادي لأولنا وآخرنا. من منكم لم يستمع إلى القارئ الشيخ المرحوم عبدالباسط عبدالصمد؟ اليوم شرف عظيم علينا وعلى الحضور الكرام وعلى القائمين على هذا المهرجان وعلى هذه المدينة العزيزة، أحد المشاركين من جمهورية مصر العربية وأحد أبناء القارئ الكبير على مستوى العالم، المرحوم فضيلة الشيخ عبدالباسط عبدالصمد رحمه الله، القارئ الشاب الشيخ ياسر عبدالباسط عبدالصمد من جمهورية مصر العربية. السلام عليكم ورحمة الله وبركاته. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. أيها الحضور الكرام، سنقوي خومو خيزاني الشيخ عبدالباسط عبدالصمد لا كرد كردستان، إنه لشرف كبير لي أن أحضر أمامكم في هذا البلد الطيب الطاهر خير المنزلين. نبارك لكم هذا المهرجان ونتمنى لكم دوام التوفيق في خدمة القرآن وآله. أنتم شعب كبير ما دمتم تعظمون شعائر الله. أسأل الله عز وجل أن يبارك فيكم ولكم وبكم وأن يديم عليكم نعمه، إنه أهل لذلك والقادر عليه. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن الذين آمنوا وعملوا الصالحات إن الذين آمنوا وعملوا الصالحات إنا
أولئك لهم جنات عدن تجري من تحتهم الأنهار يحلون فيها من أساور من ذهب ويلبسون ثيابا خضرا من سندس واستبرق متكئين فيها على الأرائك نعم الثواب وحسنت مرتفقا إن الذين آمنوا وعملوا الصالحات إنا لا نضيع أجر من أحسن عملا أولئك لهم جنات عدن تجري من تحتهم الأنهار يحلون فيها من أساور من ذهب يحلون فيها من أساور من ذهب ويلبسون ثيابا خضرا من سندس واستبرق متكئين فيها على الأرائك نعم الثواب وحسنت مرتفقا واضرب لهم مثلا رجلين جعلنا لأحدهما جنتين من أعناب وحففناهما بنخل وحففناهما بنخل
كلتا الجنتين آتت أكلها ولم تظلم منه شيئا وفجرنا خلالهما نهرا. وكان له ثمر فقال لصاحبه وهو يحاوره أنا أكثر منك مالا وأعز نفرا. كلتا الجنتين آتت أكلها ولم تظلم منه شيئا وفجرنا خلالهما نهرا وكان له ثمر. فقال لصاحبه وهو يحاوره أنا أكثر منك مالا وأعز نفرا. ودخل جنته وهو ظالم لنفسه قال ما أظن أن تبيد هذه أبدا. قال ما أظن أن تبيد هذه أبدا وما أظن الساعة قائمة ولئن رددت إلى ربي لأجدن خيرا منها منقلبا. قال له صاحبه وهو يحاوره أكفرت بالذي خلقك من تراب ثم من نطفة ثم سواك رجلا. لكنه الله ربي ولا أشرك بربي أحدا.
لكنه الله ربي ولا أشرك بربي أحدا. قال له صاحبه وهو يحاوره أكفرت بالذي خلقك من تراب ثم من نطفة ثم سواك رجلا. عليك ما شاء الله. الله يبارك فيك. أحسنت يا أستاذ. لكنه الله ربي ولا أشرك بربي أحدا. ولولا إذ دخلت جنتك قلت ما شاء الله لا قوة إلا بالله. جميل ما شاء الله. الله أكبر. عليك سيدنا. ولولا إذ دخلت جنتك قلت ما شاء الله لا قوة إلا بالله. إن ترني أنا أقل منك مالا وولدا فعسى ربي أن يؤتيني خيرا من جنتك ويرسل عليها حسبانا من السماء فتصبح صعيدا زلقا أو يصبح ماؤها غورا فلن تستطيع له طلبا وأحيط بثمره فأصبح يقلب كفيه على ما أنفق فيها وهي خاوية على عروشها ويقول يا ليتني لم أشرك بربي
ولم تكن له فئة ينصرونه من دون الله وما كان منتصرا هنالك الولاية لله الحق هو خير ثوابا وخير عقبا هنالك الولاية لله الحق وخير ثوابا وخير عقبا واضرب لهم مثل الحياة الدنيا كماء أنزلناه من السماء فاختلط به نبات الأرض فاختلط به نبات الأرض فأصبح هشيما تذروه الرياح وكان الله على كل شيء مقتدرا وكان الله على كل شيء مقتدرا واضرب لهم مثل الحياة الدنيا كماء أنزلناه من السماء فاختلط به نبات الأرض فاختلط به نبات الأرض فأصبح هشيما تذروه الرياح وكان الله على كل شيء مقتدرا صدق الله العظيم طيب الله أنفاسك. بارك الله بك. تجلس جوا ولا تحت؟ تمام. أحسنت يا أستاذ، الله يفتح عليك. تفضل.
بەڕێزان شێخ یاسر عەبدولباسط لە تەمەنی 7 ساڵیەوە لەگەڵ باوکیدا بووە تەواوی قورئانی لەبەرە و لە 15 وڵات بەشداری لە پێشبڕکێ و خوێندنی قورئانی پیرۆز کردووە بە حکمی ئەوەی کە زۆر شەوەی لە باوکی دەچێت زۆرترین بانگێشتی وڵاتان کراوە دەستی خۆش بێ بۆ دەنگە زڵاڵەکەی کە پێشکەشی ئەمەی کرد ساڵی 2016 لە حوتەمەنی فستیڤاڵی خاڵدا یەکێک لە دەنگەکان بوو بە مای سەرنجدانی تەواوی ئامادەبوانی ئەم هۆڵە ئەویش قورئان خوێنی بەتوانە لە کوردستانی ڕۆژهەڵات برای بەڕێزمان عەبدوڕەحمان ئیمام قولی ئەم ساڵیش بە شانازیەوە بۆ جارە دیکە فستیڤاڵی ڕوونا کردەوە و دەیەوێت بە چەند ئاەتێ لە قورئانی پیرۆز بە دەنگە زڵاڵەکەی خۆی ڕەحمان ئاسوودە بکات بەخێر بێت قف إنها بجلالها الآيات فيها هدى وسكينة وثبات رتل وجود ما استطعت وابسط فؤادك إنها النفحات نرحب بالقارئ الموهوب عبد الرحمن إمام قلي من جمهورية إيران الإسلامية السلام عليكم جميعا ورحمة الله وبركاته. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. لله ما في السماوات وما في الأرض وإن تبدوا ما في أنفسكم أو تخفوه يحاسبكم
به الله فيغفر لمن يشاء ويعذب من يشاء والله على كل شيء قدير لله ما في السماوات وما في الأرض وإن تبدوا ما في أنفسكم أو تخفوه يحاسبكم به الله فيغفر لمن يشاء ويعذب من يشاء والله على كل شيء قدير آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله أحسنتم ما شاء الله. الله يبارك فيك. آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله كل آمن بالله وملائكته
وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير. لا يكلف الله نفسا إلا وسعها لها ما كسبت وعليها ما اكتسبت. ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا. ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا. ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به. ما شاء الله، أحسنتم أحسنتم. محمد ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا. ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به. ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا. ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا. أنت مولانا فانصرنا على القوم الكافرين.
بسم الله الرحمن الرحيم الله أكبر إن شاء الله وجوه يومئذ ناعمة الله أكبر لسعيها راضية في جنة عالية لا تسمع فيها لاغية فيها عين جارية فيها سرر مرفوعة وأكواب موضوعة ونمارق مصفوفة وزرابي مبثوثة أحسنتم ما شاء الله أحسنت الله أحسنت يا أستاذ بسم الله الرحمن الرحيم وجوه يومئذ ناعمة لسعيها راضية في جنة عالية لا تسمع فيها لاغية فيها عين جارية
أفلا ينظرون إلى الإبل كيف خلقت وإلى السماء كيف رفعت وإلى الأرض كيف سطحت وإلى الجبال كيف نصبت وإلى الأرض كيف سطحت أفلا ينظرون إلى الإبل كيف خلقت وإلى السماء كيف رفعت وإلى الجبال كيف نصبت وإلى الأرض كيف سطحت فذكر إنما أنت مذكر لست عليهم بمسيطر إلا من تولى وكفر فيعذبه الله العذاب الأكبر إن إلينا إيابهم ثم إن علينا حسابهم إن إلينا إيابهم ثم إن علينا حسابهم صدق الله العظيم. زۆر سپاس بەکەر عەبدوڕحمان ئیمام قولی دەنگە زوڵاڵ بێت زۆر سپاس دەکەین. ئامادەوانی بەڕێز لە شتەمین فستیڤاڵی خاڵدا دیارە بە قەولی تازە ساڵانە لە فستیڤاڵدا سوپرایسێکی تایبەت هەبووە. سوپرایسی ئەم ساڵمان منداڵێکی تەمەن 6 ساڵ کە دەبێتە بچووکترین قورئان خوێنی فستیڤاڵەکە کە ئەویش بەڕێز کاکە داریا ئەحمەدە کە لە ژێردەستی دکتۆر کۆچەر فێری قورئان بووە و دەوێ بە منداڵانە قورئان بۆ ئامادەبوانی بەڕێز و خۆشەویستی هەشتەمین فستیڤاڵی خاڵ بخوێنێتەوە. کاکە داریان با فەرموێت. مفاجأة اليوم طفل صغير، صفحة بيضاء، قرعم من براعم الجنة،
يدعى داريا أحمد، يبلغ من العمر 6 سنوات، تعلم وما زال يتعلم في مدرسة الدكتور كوتشر عمر علي. نرحب سوية بالطفل داريا أحمد. أقل من 6 سنوات يا أستاذ، أقل من 6. السلام عليكم ورحمة الله وبركاته. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. والشمس وضحاها والقمر إذا تلاها والنهار إذا جلاها والليل إذا يغشاها والسماء وما بناها. الله يبارك فيك. والأرض وما طحاها ونفس وما سواها فألهمها فجورها وتقواها. قد أفلح من زكاها وقد خاب من دساها. فكذب ثمود بطغواها إذ انبعث أشقاها. فقال لهم رسول الله ناقة الله وسقياها. ما شاء الله. الله أكبر. الله أكبر. الله أكبر. ما شاء الله. لا يحزنهم الفزع الأكبر وتتلقاهم الملائكة هذا يومكم هذا يومكم الذي كنتم توعدون. أحسنتم ما شاء الله. إني ألقي إلي كتاب كريم إنه من سليمان وإنه بسم الله الرحمن الرحيم. ألا تعلوا علي. صدق الله. ما شاء الله. الله يطول عمرك. وقد كمل بيجدي. دەستخۆشیمان بۆ کاکە ئاریا، چەپڵێ تریشی بۆ لێبێ.
زۆر سپاسی بنەماڵی کاگەداریاکەین تەمەناکەین لەم جۆر بنەماڵانە لە کوردستانی خۆشەویستدا لە برەودا بێت. یەکێ دیکە لە قورئان خوێنان هەر لە شاری سولەیمانی برای بەڕێزمان قورئان خوێنی دەنگزڵاڵ کاکە عەباس شەرەفەدین بە دەنگزڵاڵەکەی خەی ئاسوودەیی بەڕۆحمان دەبەخشێت و چەند ئاەتێ لە قورئانی پیرۆز بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست دەخوێنێتەوە. أحد المشاركين الآخرين في مهرجان خال لتلاوة القرآن الكريم عباس شرف الدين من السليمانية. رحمة الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ما كان على النبي من حرج فيما فرض الله له. سنة الله في الذين خلوا من قبل وكان أمر الله قدرا مقدورا. الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون أحدا إلا الله وكفى بالله حسيبا. ما كان على النبي من حرج فيما فرض الله له. سنة الله في الذين خلوا من قبل وكان أمر الله قدرا مقدورا. الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون أحدا ويخشونه ولا يخشون أحدا إلا الله وكفى
كان محمد أبا أحد من رجالكم ولكن رسول الله وخاتم النبيين وكان الله بكل شيء عليما. يا أيها الذين آمنوا اذكروا الله ذكرا كثيرا وسبحوه بكرة وأصيلا. هو الذي يصلي عليكم وملائكته ليخرجكم من الظلمات إلى النور. وكان بالمؤمنين رحيما. كان بالمؤمنين رحيما. تحيتهم يوم يلقونه سلام وأعد لهم أجرا كريما. يا أيها النبي إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا. يا أيها النبي إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا. يا أيها النبي إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا. داعيا إلى الله بإذنه وسراجا منيرا.
وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا وبشر المؤمنين بأن لهم من الله فضلا كبيرا. وبشر المؤمنين بأن لهم من الله فضلا كبيرا. ولا تطع الكافرين والمنافقين ودع أذاهم وتوكل على الله. وكفى بالله وكيلا. بسم الله الرحمن الرحيم. أأنتم أشد خلقا أم السماء؟ بناها رفع سمكها فسواها وأغطش ليلها وأخرج ضحاها والأرض بعد ذلك دحاها. رفع سمكها فسواها وأغطش ليلها وأخرج ضحاها. والأرض بعد ذلك دحاها أخرج منها ماءها ومرعاها. أخرج منها ماءها ومرعاها والجبال أرساها متاعا لكم ولأنعامكم. فإذا جاءت الطامة الكبرى يوم يتذكر الإنسان ما سعى
وبرزت الجحيم لمن يرى فأما من طغى وآثر الحياة الدنيا فإن الجحيم هي المأوى وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى صدق الله العظيم بەڕێزان کاتێ باسی وڵاتی میسر دەکرێت پێشەنگ لە زۆر بواردا لە بواری هونەر بواری مەقامات مێژوێکی دێرین وڵاتێک کە چەندەها قورئان خوێنی گەورەی وەکو شێخ عەبدولباسط محەممەد عەبدولسەمەد محەممەد سەدیق مەنشاوی محمود یاسین محمود ئیسماعیل هەروەها محەممەد محمود الطەبلاوی و دەیان قورئان خوێنی بەناوبانگی دیکە لەم وڵاتەوە دەنگیان گەشتوتە زۆرێک لە وڵاتانی دیکە یەکێک دیکە لە میوانەکانی هەشتەمین فێستیڤاڵی خاڵ هەر لە وڵاتی میسر بەڕێز یاسر شەرقاوی دەبێتە میوانێکی دیکە کە بە دوو میوان لە وڵاتی میسرەوە بەشداریان کردبوو یاسر شەرقاویش میوانێکی دیکەی هەشتەمینی فێستیڤاڵی خاڵە و لە دایەگوی ساڵی 1985 و تەواوی قورئانی لەبەرە و بچووکترین قورئان خوێن بووە کە لە ڕادیو تەلەڤیزیۆنەکانی وڵاتی میسر قورئان بخوێنێت و هەر بۆ هەمان مەبەستیش کە خاوەنی ئەو دەنگە بووە سەردانی وڵاتەکانی نەمسا تورکیا سویس سویسرا کەنەدا بەرازیل جەزایر مەغریب پاکستان مالیزیای کردووە ئەمڕۆژ میوانی ئێوەیە لە هەرێمی کوردستان و پێکەوە گوێبیستی دەنگە زوڵاڵەکەی دەبین قدم من الدنيا من جمهورية مصر العربية ليعطر أسماعكم بتلاوة آيات من الذكر الحكيم. رحبوا معي بفضيلة القارئ الشيخ ياسر الشرقاوي.
أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ولله ملك السماوات والأرض والله على كل شيء قدير. الله الله نفت عليك، بداية موفقة ما شاء الله. أحسنت. ولله ملك السماوات والأرض والله على كل شيء قدير. الله جميل ما شاء الله جميل. إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات. الله 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 الله. لآيات لأولي الألباب. الله أكبر. جميل. ولله ملك السماوات والأرض والله على كل شيء قدير. إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات. جميل. لآيات لأولي الألباب الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم. الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون. ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا. الله أكبر. الله جميل. أحسنت يا أستاذ أحسنت.
إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لآيات لأولي الألباب الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك الله يزيدك. ربنا ما خلقت هذا باطلا سبحانك سبحانه وتعالى سبحانك يا رب سبحانك فقنا عذاب النار ربنا إنك من تدخل النار فقد أخزيته وما للظالمين من أنصار ربنا إنك من تدخل النار فقد أخزيته وما للظالمين من أنصار ربنا إننا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا ربنا إننا سمعنا مناديا ينادي للإيمان أن
ربنا إنك من تدخل النار فقد أخزيته وما للظالمين من أنصار وما للظالمين من ربنا إننا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا الله يفتح عليك ما شاء الله أستاذ. ربنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار وتوفنا مع الأبرار ربنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار وتوفنا مع الأبرار وتوفنا مع الأبرار ربنا وآتنا ما وعدتنا على رسلك ولا تخزنا يوم القيامة ربنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار ربنا
ربنا إننا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا ربنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار وتوفنا مع الأبرار ربنا وآتنا ما وعدتنا على رسلك ولا تخزنا يوم القيامة. الله أكبر ما شاء الله عليك. إنك لا تخلف الميعاد. صدق الله العظيم. سنت يا أستاذ سنت بارك الله فيك. بۆ یەکەمین جار لە شاری هەولێر پایتەختی هەرێمی کوردستانەوە میوانێک بەشدار دەبێت لە 8ەمین فستیڤاڵی خاڵ. برای بەڕێزمان ڕەشوان کاگا خەڵدر با بفەرمێت. شاب كرس حياته في خدمة القرآن الكريم. قدم من عاصمة إقليم كردستان ليعطر أسماعكم بتلاوة من الذكر الحكيم. رحبوا معي بالقارئ رشوان كاك خضر. السلام عليكم ورحمة الله وبركاته. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وأزلفت الجنة للمتقين غير بعيد. اللهم ارزقنا يا رب يا رب. هذا ما توعدون
هذا ما توعدون لكل أواب حفيظ. من خشي الرحمن بالغيب وجاء بقلب منيب. وأزلفت الجنة للمتقين غير بعيد. هذا ما توعدون لكل أواب حفيظ. من خشي الرحمن من خشي الرحمن هذا توعدون لكل أواب حفيظ. من خشي الرحمن من خشي الرحمن بالغيب وجاء بقلب منيب ادخلوها بسلام ذلك يوم الخلود. لهم ما يشاءون فيها ولدينا مزيد ولدينا مزيد. من خشي الرحمن بالغيب وجاء بقلب منيب.
من خشي الرحمن بالغيب وجاء بقلب منيب ادخلوها بسلام ادخلوها بسلام ذلك يوم الخلود لهم ما يشاءون فيها ولدينا مزيد هذا ما توعدون لكل أواب حفيظ من خشي الرحمن من خشي الرحمن بالغيب وجاء بقلب منيب ادخلوها بسلام ذلك يوم الخلود لهم ما يشاءون فيها ولدينا مزيد ولدينا مزيد بسم الله الرحمن الرحيم أعطيناك الكوثر فصل لربك وانحر إن شانئك هو الأبتر
هەرچەندە زمانمان جیاواز بێت، ڕەنگمان جیاواز بێت، سنووریشمان جیاواز بێت، کیشۆریشمان جیاواز بێت و وڵاتیشمان جیاواز بێت، نوری قورئان هەموو لایەکمان کۆ دەکاتەوە. لە کیشۆری ئەفریقیاوە لە وڵاتی تەنزانیا شاری دۆداما یەکێ دیکە لە بەشداربووان هاتۆتە ئێرە و میوانی هەرێمی کوردستانە و لە شتەمین فستیڤاڵی خاڵدا گوێبیست دەبین تا بە چەند ئاەتێ لە قورئانی پیرۆز ڕۆحمان ئەوە پرژەم کە قورئان خوێنی نێودەوڵەتی محەممەد ڕەمەزانی لە وڵاتی تەنزانیا با فەرموێت. جمال الحديقة في تنوع زهورها. ربما نختلف في الشكل واللون واللغة والبلد، بينهم الأبيض والأسمر، الطويل، البدين، ربما من جنسيات مختلفة وربما من بلدان مختلفة أيضا، لكن ما يجمعنا هو هدى القرآن الكريم. قدم من مدينة دودوما في جمهورية تنزانيا ليعطر أسماعكم بتلاوة آيات من الذكر الحكيم. رحبوا معي بالقارئ محمد رمضاني. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا رحمن يا رحيم. أحسنت ما شاء الله، بداية موفقة ما شاء الله. لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة. أصحاب الجنة هم الفائزون. الله أكبر. جميل. اللهم اجعلنا من الفائزين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا. الله يزيدك. لرأيته خاشعا متصدعا من خشية الله. أحسنت ما شاء الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.
لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة هو الرحمن الرحيم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة هو الرحمن الرحيم هو الله الذي لا إله إلا هو الملك هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة هو الرحمن الرحيم هو الله
الذي لا إله إلا هو الملك الله سبحانه وتعالى هو الله أحسنت ما شاء الله الجبار المتكبر سبحانك يا رب ما شاء الله سبحان الله عما يشركون هو الله الخالق هو الله هو الله هو الله هو الله الخالق البارئ المصور له الأسماء الحسنى هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة هو الرحمن الرحيم الله طيب هو هو الله الذي لا إله إلا هو الملك جميل الملك القدوس السلام المهيمن السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر سبحان الله ما شاء الله سبحان الله عما يشركون هو الله
يسبح له ما في السماوات والأرض يسبح له ما في السماوات والأرض وهو العزيز الحكيم صدق الله العظيم. بارك الله فيك. ئەمەوێ شتێکتان پێ بڵێم شێخ محەممەد ڕەمەدانی زمانی عەرەبی نازانێت بە هیچ شێوەیەک تەنها فێری زمانی عەرەبی بووە لەبەر خۆشەویستی قورئانی پیرۆز نە عەرەبی نە ئینگلیزی نە زمانێکی تر فێری زمانی قورئانی پیرۆز بووە دووبارە دەستخۆشی لێ بکەن شکرا بەڕێزان دوو تێبینی هەیە بۆ بەڕێستان یەکەم سبەینێ هەر لامان کات و لەمان شۆندا لە کاتژمێر دوو ڕۆژی دووەمی فستیڤاڵە بەڵام بە شێوازێکی دیکە فستیڤاڵ ئینشەڵا دەبینینەوە تێبینی دووەم تکا لە میوانە بەڕێزەکان دەکەین لە دوای تەواوبوونی فستیڤاڵ کەس نەیەتە سەرمەنەسە بۆ وێنەگرتن لەگەڵ قورئان خوێنەکان چونکە مەشغەڵەتێکی گەورە دروست دەبێت کۆتا قورئان خوێن لە هەشتەمەنی فستیڤاڵی خاڵدا ڕێخەری گشتی فستیڤاڵ خودی خۆیەتی قورئان خوێنی نێودەوڵەتی دکتۆر کۆچەر عومەر با بفەرمێت. مسك الختام مع منظم هذا الحفل الكريم الدكتور كوتشر عمر علي فليتفضل. ما شاء الله دكتور. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم طه ما أنزلنا عليك القرآن لتشقى إلا تذكرة إلا تذكرة لمن يخشى تنزيلا ممن خلق الأرض والسماوات العلى بسم الله الرحمن الرحيم
بسم الله الرحمن الرحيم طه ما أنزلنا عليك القرآن لتشقى إلا تذكرة لمن يخشى تنزيلا ممن خلق بسم الله الرحمن الرحيم طه ما أنزلنا عليك القرآن لتشقى إلا تذكرة لمن يخشى تنزيلا ممن خلق إلا تذكرة لمن يخشى تنزيلا ممن خلق الأرض والسماوات العلى الرحمن إلا تذكرة يخشى تنزيلا ممن خلق الأرض والسماوات العلى الرحمن على العرش استوى له ما في السماوات وما في الأرض وما بينهما وما تحت الثرى له ما في السماوات وما في الأرض وما بينهما له ما في السماوات
له ما في السماوات وما في الأرض وما بينهما وما تحت الثرى وإن تجهر بالقول فإنه يعلم. أحسنتم. فإنه يعلم السر وأخفى. الله لا إله إلا هو له الأسماء الحسنى. الله أكبر. ولله الحمد. بسم الله الرحمن الرحيم. والضحى والليل إذا سجى والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى. وللآخرة خير لك من الأولى. والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى. وللآخرة خير لك من الأولى. ولسوف يعطيك ربك فترضى. ألم يجدك يتيما فآوى ووجدك ضالا فهدى ووجدك عائلا فأغنى. ألم يجدك يتيما فآوى ووجدك ضالا
فأما اليتيم فلا تقهر وأما السائل فلا تنهر فأما اليتيم فلا تقهر وأما السائل فلا تنهر وأما بنعمة ربك فحدث ألم نشرح لك صدرك فأما اليتيم فلا تقهر وأما السائل فلا تنهر وأما بنعمة ربك فحدث ألم نشرح لك صدرك وأما السائل فلا تنهر وأما ربك فحدث صدق الله الفاتحة زۆر سپاس بۆ ئامادەبووتان سپاس بۆ میوانە بەڕێزەکان جاری دیکە بە داوای لێبوردنەوە کاتێنە دەکەین کەس نێدە سەر مەنەسە بۆ ڕسمگرتن لەگەڵ میوانەکان زۆر سپاسی ئامادەبووتان دەکەین پشتیوان بەخوای گەورە سبەینێ لەمان کاتدا لە خزمەتی بەڕێستان دەبین بۆ درێژەدان بە فستیڤاڵی خاڵ سپاسان دەکەین